سلاوتان لەبێت بینەران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانیەم کاتان باش من بێستون محەممەدم خۆشحاڵم بەرنامەی پرسیەم هەفتەی ئەم جارەتان پێشکەش دەکەم. ئەم هەفتەیە بابەتی زۆر گرنگ پرسی پەسەندکردنی خشتەکانی پرۆژە یاسای بودجەی عێراق و لە پەرلەمانی عێراق و هەروەها ئایا هەرێمی کوردستان تا چەند دەتوانێت سوودمەند بێت لەو پرۆژە یاسایە. بە خۆشحاڵیەوە میوانداری یادگار مەحموود ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کردووە پێکەوە گفتوگۆ لەم بارەیەوە دەکەین. یادگار خان بەخێر بەی سوپاس بۆ ئەم دەرفەتەی کە بە ئێمەدا. زۆر سوپاس. لە پرۆژە یاسای بودجەی عێراق کە خشتەکانی پەسەند کرا هەرێمی کوردستان ئەتوانێت بڵێن ئیتر کێشەی موچە و بودجە چارەسەرە بێت، چۆن هەرێمی کوردستان ئەتوانێت سوود لە پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایە وەرگرێت؟ بەڵێ خۆی یاساکە هین کراوە بڵێن 2023 بودجەی 3 ساڵ بوو پەسەند کرا. ئەوەی کە ئێمە با بڵێن پێرێ بوو پێرێکە دەنگمان لەسەریدا تەنها لەسەر خشتەکانی بڵێن ئەو یاسایە بوو، ینی لە پرۆژە دەرچووە یاسایە. بۆ ئێمە دەنگمان بەس تەنها لەسەر خشتەکانە، لەبەرەوەی کە ڕاستی ئەمە خاصەتی ئەتوانم بڵێم دانانی یاسای بودجەیە بۆ 3 ساڵ. ئێمە ئەگەر بەهات باینایە دەنگمان باە بە ناس بڵێن مادەکان ئەوە پێرێ بەو خێراییە ئێمە نەمانەتوانی ئەو پرۆسی دەنگانە ئەنجام بین بۆ لەبەرەوەی کە ئەمە عادەتی ئەگەر پرۆژە یاسابێ دەستکاری نەسەکانمان کردبایە، ینی مادەکانی ئەو یاسایەمان کردایە دەبایە یەکەمین جار خوێنەوەی یەکەمی بۆ کرابایە. دوای خوێنەوەی یەکەم لە بینی خوێنەوەی یەکەم و لە بینی خوێنەوەی دووهەمە ئەبێت چەند ڕۆژە یا چەند کاتژمێرێکی لە نێواندا بێ. لە دوای خوێندنەوەی دووەم اینجا ئەخرێتە بڵێن دەنگانەوانە. ئەم پرۆسێ تۆ بڵێ ئەگەر کێشە و جەنبەیەکی سیاسی لەگەڵانە بێ زۆر زیاتری ئەخایان، بەڵام نائەکرات بەو شێوەیە بێ یەک لەبەر خاصەتی بڵێن ئەوە یاسایی کە 2023 میزانەی 3 ساڵە دانرا دوش ئێمەوە تا لە مانگی 6 ڕاستەکەی. یادگار خان ئەو میزانی 3 ساڵە هەموو ساڵێک ئەبێت لە پەرلەمانی عێراق دەنگی پێ بدرێت یاخود ساڵی 2025 دیسان پێویستەکە دەنگی پێ بدرێتەوە؟ ئەبێت راپۆرتی بڵێن ختامی بێت بێتە وەزارەت هینە لیژنەی مالیەوە. ئەو کاتە بە پێی دەتوانم بڵێم ظروفی سیاسی ئەو کاتەی عێراق ئایا ئیتیفاق ئەکرێت لەسەر ئەوەی کە تەنها دەنگ بە خشتەکان بیرێ و هەروەها ئیتیفاق ئەکرێ کە هیچ گۆڕانکاریەک لە خشتەکانە بڵێن نەکرێ، چونکەکەم لە سەلاحیەتی بڵێن پەرلەمانایە کە مناقەلە بکە لێرە مەبلەغێک بگوێزێتەوانێ بڵێن بۆ خشتەیەکی تر، بەس بۆی نییە وابزانم ئەو بڕانە هین بکات زیاد بکات. واتە پەیوەندی بە ڕێککەوتنی سیاسیەوە هەیە پرۆژە یاسای بودجە ئایا بۆ ساڵی 2025 دەستکاری بکرێت دەستکاری نەکرێت؟ بەڵێ چونکە ئەم جارەکە هاتە سەر مەسەلەی دەنگان لەسەر خشتەکان بەبێ مناقەلە بەبێ دەستکاری کردن ئەمە ئیتیفاقی سیاسی ئەگەر ئیتیفاقی سیاسی نەبوایە ئەو کاتە بە دڵنیاییەوانێ بە تایبەتی پارێزگاکانی بڵێن ناوەڕاست و باشووری عێراق ئەوان ڕاستەکەی دەنگی ناڕەزاییان لە بەرز بوانێ کە پێیان وا بۆ ئەو بڕێی کە دانراوە بۆ ئیسیسمار بۆ تەنمیەی بڵێن مەحافەزەکان کەمەوە پێویست بەواکە کە لێرە و لەوێ مناقەلەی هین بکرێ پێ بکرێ، بەڵام ئیتیفاقە سیاسیەکە وابوو کە دەستکاری ئەو خشتانە نەکرێ بەوە بڵێن پارێزگاکانی تریان ناڕازی کرد کە بڕگەیەک زیاکرا بۆ سەرۆکوەزیرانی عێراق کە بە پێی یاسا دەسەڵاتی هەبێ 2 تریلیۆن دینار لەم ماوەیە مناقەلە پێ بکات بگوازێتەوانێ بۆ ئەو پارێزگایانەی کە زۆرتر بڵێن پێویستیان بە خزمەتگوزاری و بە هین هەیە ئیسیسمارە هەیە. بەڵێ 211 تریلیۆن دینار تقریبا بودجەی عێراقە و بزانم پێم وایە 12 تریلیۆن دیناری لە بودجەی ساڵی 2023 زیاتر بووە. بەڵێ ئەو زیادەیە چۆن بووە؟ یعنی داهاتی عێراق زیادی کردووە ئەو زیادەیە هاتوتە سەر پرۆژە یاسای بودجە یا بودجە بە یاسای بودجە نایسە پرۆژە یاسا نەما بۆ بە یاسا لە پەرلەمانی عێراق. خۆی ڕاستیەکەی عیجز هەبوو، ئەوە عیجز هەیە بڵێن لە بودجەی عێراقە
بەڵام عیدسەکە چۆن لێی بڵین دەرباز بن بە پێی بەرزبوونەوە و دابەزێنی بڵین هێنا نرخی نەوتە ئەو زیادەیەک بڵین کەماوەتەوانە ڕاستەکەی بەشێکی ئەو زیادەیە دەگەڕێتەوانێ بۆ ئەو بڕێ کە ساڵی 2022 بوو یاسای ئەمنی غیزایی بڵین تاریع هین کرا پەسەند کرا ئەو کاتە سەردەمی ڕاستیەکەی بوونی سەدرەکان بوو لە پرۆسی سیاسیە بوونیان بوو بڵین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆیە ئەم بڕێک لەو پارەیە ڕاستیەکەی سەرف نەکرا بە حکومەوەی کە پیانوا بوو بۆ ئەبێت ڕابگیرێ بۆ ئەوەی کە هەنێ لایەن سۆلی ئیسیفادە نەکات لەم پارەیە کە ئەچێت بۆ محافەزەکان ئیسیفادەی لێ بکە بۆ هەڵمەتی هەڵبژاردن. یادگەرخان پشکی هەرێمی کوردستان پێم وایە بە نزیکەی 20 تریلیۆن دینارە. بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیش و چەندین ساڵاوە بەردەوامی ئەم کێشەیان هەیە پرسی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوای پەسەندکردنی یاسای بودجە لە پەرلەمانی عێراق خشتەکانی ئەکرێ بڵێن کە کێشەی موچە لە هەرێمی کوردستان چارەسەر بێت خۆی ئەگەر بێت بگەڕێنەوانێ سەر بڕیاری دادگای فیدراڵی هەروەها لە بەرامبەر ئەوەشدا کە هەرێم هەموو ئەو ئیلتیزاماتانەی کە لەو بڕیارەیە سەپێنراوە بڵێن بەسەریە جێبەجێ کردووە لێرە لەوێ هەنێ دەنگ هەیە کە هەرێم حکوومەتی هەرێم لێرە لەوێ دەنگ هەیە کە گوایە هەرێم ئیلتیزامی نەکردو بۆەوە بڕیارەوانەیە لەسەر ئەو داواکاریانی کە چه وەزارەتی تەختیدیا چه وەزارەتی بڵێن دارایی هەیەتی ئەمە ڕاستیەکەی وانە مەڵکو ئەیانوێ خەڵک بەلا ڕێیابەرن هەر ئەوانەی کەوا ئەڵێن هەر ئەوانە بوون هۆکار بوون ڕاستیەکەی بۆ دروستبوونی ئەم کێشەیەی کە هەیە پەیوەست بڵێن بە فەرمانبەران و موچەی فەرمانبەران و هێزە ئەمنیەکان و هەموو ئەو بڵێن بوجانەی کە پێویست ئەکات بۆ ڕاگرتن و بەڕێوەبردننی بڵێن حتا تەنانەت محافەزەیەکیش بێجا چمەی ئەگەر بڵێن کیانێک بێ ئەمانەی چیان بەدەستەوە نەما هەستان کە کەوتنە بڵێن بنکۆڵکردنی ئەو فایلە بڵێن مالیە ئەوە بوو کە هەنێک لایەن کە پێی وایە ئەم سیستەمی فیدراڵیە باش نییە هەرێم ناکەوێتە ژێر دەسەڵاتی لە سەدا بڵێن سەدیانەوەنی و ئەترافی پێناکە و بەلایەوە خۆش نییە چکەم عقلەتێکی تری هەیە ئەمانە هاتن قۆستیانەوانێ چیان کرد کردیانە کارتێکی سیاسی بۆ فشارهێنان ڕاستیەکەی بۆ سەر کیان و بۆ سەر ئەم دەسەڵاتەی هەرێم ئەوە بۆ خۆی مەسەلەی ئینفاقی بڵێن فعلی لە چەند ساڵانی ڕابردووە هەبوو بەڵام هیچ کاتێک نەگەیشت بووە ئەو ئاستەی کە حکوومەتی فیدراڵ بێت لەسەر ئەو بنەمایە لەسەر ئینفاقی فعلی مامەڵە بکە لەسەر پشکی هەرێم بە شەرتێک کە پشکی هەرێم لە دەستورا هێنی کراوە بڵێن ئاماژەی پێیراوە بەس زۆر بەدڵگرانیەوانە ڕاستیەکەی ساڵی پار لە 2023 کە پرۆژە یاسای بودجە هاتە ناوە پەرلەمانەوانێ ئەم ئینفاقی فعلیان ڕاستیەکەی کردە بەنداوێک کردیانە شاخێک لە بەردەم هەموو ئیستیحقاقاتانەی کە هەیە لە دەستورە بۆ هەرێم ئیستیحقاقە مالیەکان بە تایبەتی بۆیە ڕاستیەکەی ئەم پیلانە دەتوانم بڵێم لە سانەوەی پیلانی ناوخۆی هەرێمی کوردستانە چگم ئەوان دەستیان بۆ هەموو کارتێک برد بەس تەنها لە پێناو ئیستیحقاقاتی ئینتیخابیە بۆ ئەوەی کە دەنگی زیاتر و کورسی زیاتر چێ لەسەر ئاستی پەرلەمانی هەرێم بڵێن بهێنن چێ لەسەر ئاستی پەرلەمانی عێراق بهێنن باجەکەشی کێیە ڕاستیەکەی باجەکەی هاوڵاتی هەرێمای چێ موچە خۆر چه ئەوانەشی کە بڵێن لە کەرتی تایبەتن چوومەگەر پارە بڵێن نەسوڕێ ڕاستیەکەی کاریگەریشی ئەبێ بۆ سەر کەرتی بڵێن تایبەت بۆیە زۆر بەداخەوانێ ینی هەنێکیان ئەکڕوزێنەوە ینی فرمەسکی تیمساح ئەڕێژن لە کەناڵەکانیانەوانێ هەموویان هەمومان زەرمان کرد نەخێر تۆ زەرر نەکرد لەبەرەوەی کە تۆ بەم پیلانە
مەم خۆشەویستکردنەوە گەوجاندنەی خەڵک لەوەتەی پەرلەمانەیە تۆ ئەندام پەرلەمانی تو ئەو مسۆگەرەکەی لەسەر حسابی ئەو خەڵکە لەسەر قوتی ئەو خەڵکە و حتا لەسەر تەنانەت کیانی هەرێمیش تۆ ئەندام پەرلەمانەتی خۆ هەموو خولێک لە پەرلەمانە چینی هەرێم بێ لە پێشە لە هەرێم بووی دوای گواستەوانێ بۆ پەرلەمانی عێراق بەتەکید ناتەوێت ئەوە لە یادگارخان قسەکان ڕاکێشان بۆ پرسیارێکە بەشێکی زۆر لاندان پەرلەمانەکان بەردەوام لەسەر کەناڵەکانی تەلەڤیزیۆن و میدیا و سۆشیال میدیا لێدوانی دژێرێمی کوردستانە دەن و لێدوانی ئەوادەن کە بڕیاری دادگای فیدراڵی وەکو دەستکەوتێک بۆ هەرێمی کوردستان بووە کە باس لەوایەکان بە بەردەوامی ترکێشەی موچە و بودجە چارەسەر بێت. ئایا ئەوانە کاریگەری لەسەر ڕای شەقامی عێراقی یاخود لە ڕێی لەسەر نخبەی سیاسی عێراقی هەبووە بۆ ئەوەی کە هەڵوێستیان بەرامبەر هەرێمی کوردستان بگۆڕێت؟ بڕاستەکەی سێریکە بڕیاری دادگای فیدراڵی بڵێ ڕاستە هەیە کە نابێت ئەو مادە دەستوریەی کە باز لە ئیستیحقاقاتی مالی هەرێم ئەکات ببێتە بڵێن کارتێکی سیاسی و استغلال و سوء الاستفادەی لێ بکرێ. ئەمە بیدایەتیش دەسەڵاتدارانی هەرێم بە بەردەوام لە بەرامبەر لایەنە عێراقیەکانە ئەمەیان دووبارە کردوتەوە. ئەو نقاتەشی کە ڕاستیەکەی کە وەکو بنەمایەکی دەستوری وەکو عرفێکی سیاسیش ڕاستیەکەی لە نظامێکی فیدراڵیە لەسەر ئاستی نێودەوڵەتیشە هەمیشە دەسەڵاتدارانی هەرێم ئاماژەیان بەوە داوە بە لەسەر بنەمایی دەستور ئەم بە سیاسیکردنی مادە دەستوریە و ئیستیحقاقاتی هەرێم و ئیستیحقاقاتە مالیەکانی داراییەکانی چۆنە بێ بکرێتە بڵێن کارتێکی سیاسی. بەڵام ئەو بەیانی پیلانێک هەبوو ڕاستیەکەی پیلانێکی زۆر دژوار و خەتەرناکە بوو لە بەرامبەر هەرێمە کە نقطەی زوعفیان بڵێن گرت ئەویش ئەوە بکەوە ئینفاقی فعلیان زین و کردوانێ ئەینارۆک و پێشتر ئاماژەم پێەیە لە ساڵەکانی 2015 وانێ ئەو مستەلەحە لە ناو پرۆژە یاسا و یاسای بودجەی گشتی عێراقا هەبووە. بەڵام ساڵ بە ساڵ ڕاستیەکەی ئەم دژایەتی کردنە پەرەلێل لەگەڵ دەرئەنجامەکانی پەرلەمانی هەرێما و کەمکردنەوەی کورسیەکانی ئەمان و تێکچوونی باری ناوخۆی حیزبەکان و یا پاشە کشەکردنی کورسیەکان و قاعدە و قەواعیدی جەماوەری ئەم لایەنانە چیان کرد خۆیان نەیانەتوانی بە شێوەیەکی تر جەماوەر و قاعدە و قەواعیدی خۆیان ڕاستەکەی بەرزکەنەوەگە کورسی زیاتر بن هەستان دەستیان برد ڕاستەکەی بۆ مەسەلەی ئابووری سربەخۆی هەرێم دەستیان برد بۆ مەلەفی نەوت دوای ئەم بابەتی ئینفاقی فعلیە و مستەلەحی ئینفاقی فعلیە ڕاستەکەی زیان کرد. ئێستاش کە گوێبیستیانەبی وا باسی ئەکەن کە ئەم دەستکەوتەی دوێنێ پێرێکە دەنگمان لەسەریدا شتێکی ئەوتۆنیە و لە بەرەوەی کە ئەمان پێیان وایە بۆ مستەقبەل نازان قاوا خوێندنەوەیە چێ خوێنەوە جنیان لەگەڵایە حکوومەتی هەرێم ئیلتیزام ناکات. ئەوەی کە باسی ئەکات بۆ نمونە مەسەڵە تەوتین پرۆسەی تەوتین یادگارخان ببوورە جملەیەک لەندان پەرلەمانەکان بوو باسی لەوە کرد کە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەپێی ئەو خشتانەی بودجەی ساڵی 2023 کە پەسەند کراوە بەستراوەتەوە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوتی و نانەوتی ڕادستی حکوومەتی عێراق شتێکی وا هەیە؟ ئەمە هەیە بڵێ بەڵام ئێمە هەموو خۆمانەزانین ئێستا تازە بە تازە دەست بە کۆبنەوە ئەکرێت لە نێوان هەردوو وەزارەتی بڵێن نەوت و سەرچاوە سروشتیەکانێکی هینی هەرێم چه هینی عێراق و لەژێر فشاری ڕاستیەکەی ئابووریە لەسەر خودی عێراق کە پەیوەستە بڵێن بەڕاگررتنی نەوتی هەرێمەوانێ حسابیان کردووە کە لەم فترەی لە مانگی 2023 بوو بە هەڵانەچم کە نەوتی هەرێمە بڵێن ڕاگیرە تر تەواوی نەوتی هەرێم ئەوەی کە بەرهەمی ئەیەنێ بە پێی ڕێکەوتن لە ناو خۆیان بۆ بەکارهێنانی ناوخۆ هینی لێ ئەکرێ ئیسیفادەی لێ ئەکرێ ینی بڕەکە ئەو نییە لەسەر ئەو ئیتیفاقەیە کە ئەو بڕە دەستنیشان کراوە بۆ بەکارهێنانی ناوخۆ بەڵام وەکو تەصدیر وەکو ناردنە دەرەوە تا تەنانەت تورکیاش هاتە عێراقەوانە دانیشتنی لەگەڵ دەسەڵاتدارانی حکوومەتی فیدراڵیا کرد یەکێک لەو بابەتانی کە باسییان لەسەر کرد
ناردنەوە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی بەندەری جەیهانەوانێ کاتە ئەو مەسئولیەتە لە لای بڵێنە هەرێم نییە تازە بە تازە دەستیان کردو بە گفتوگۆکردن بە کۆبوونەوە وەبزانم ئەمڕۆ یا دوێنێ بوو هەردوو وەزارەت باسییان کردو بۆ ئامادەسازی بۆ دیسانەوە هەناردەکردنەوەی نەوتی دەکاتە لەو حاڵەتەیە کە دەسەڵاتی هەرێم نەبێ و بە پێی ئەو دادگای سڵحی بڵێن فەڕەنسی نێودەوڵەتی کە نەوتی هەرێم ڕاگیرە ئیتر چۆن داواکرێت کە هەرێم ئیلتیزام بکات. بەڵێ وەڵێ یادگەرخان وەزارەتی دارایی عێراق نوێترین زانیاری ئەمە کە باسی لەوە کردووە کە بە زووترین کات موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕادستی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەکات دیسان باسی هێزە سەربازەکانی هەرێمی کوردستانی تیانە کە موچەی مانگی چواریشان وەرنەگرتووە وا موچەی مانگی 5 دابەشەکرێت کێشەی موچەی هێزە ئەمنیەکان بەکوێ گەشت بۆچی چارەسەر ناکرێت بۆ ئەمەندە درێژەی کێشا موچەکانیان لەلایەن حکوومەتی ناوەندیێنانیان درێ پەیوەندی بە هەژماری منەوە هەیە پرۆژەی هەژماری من یان هۆکارەکە شتێکی دیکە هیوادار پەیوەندی نەبێت ڕاستیەکەی بە مەسلەی هەژماری منە تەڵتینکردنی بڵێن ئەم موچانە کە دەنێرەیە چێکە بڵێن لەوە بەشێکە لەوە بڕیارە کە بڵێن هاتۆ حکوومەتی هەرێ ملزەمەکە بڵێن بە بۆ پرۆسێ بەڵام پرۆسی تەڵتینکردن ڕاستیەکەی دیسانەوانە هەندێ دەنگی ناشاس و تەنها لە پێناو بڵێن دەستکەوتی حیزبی و لە پێناو مسۆگەرکردنەوەی خولی داهاتووی پەرلەمانی عێراق باز لەواکە کاڵێ لە زەممەی دەسەڵاتی هەرێمایە مەسەلەی دواکەوتنی تەڵتینی بڵێن ئەم موچانە خۆی من پێشەوەی کە بێمە ئەم بەرنامەیە ڕاستیەکەی پرۆسی تەڵتینم بە چرکە و سەعات هێن کردووە بڵێن حساب کردووە پێشەوەی کە بڕۆمە ناو ئەو وردەکاریەوانی و حساب و کتابی دەقە و هینەکانی بکە ژمارەی بڵێن موچە خۆران بکەم حکوومەتی عێراقی 7 ساڵە خەریکی بڵێن ئەو پرۆسەیە 7 ساڵی ویستوە کە هێشتا تەواو نەبووە ئایا بە چێ منطقێک تۆ ئەڵێی لە ماوەی مانگێکە لە ماوەی 2 مانگە لە ماوەی 3 مانگە هەنێکە لە ماوەی 3 ڕۆژە ئەبێت ئەم پرۆسەی تەڵتینکردنە کۆتایی پێبێت ئێمە ئەگەر حساب بکەین 1,200,000 بڵێن موچە خۆرمان هەیە ئێمە ئەگەر بین تەقسیمی 60 هێنی بکەین بڵێن تخوا بە سێرێکی بکەم بۆی کە هینەکەم بەخەڵەت نەبێت ئەو 1,200,000 کەسە کە ژمارەی موچە خۆرە تەقسیمی 60 بڵێن چرکەی بکەین مساوی بێ بە چەند مساوی ئەبێ بە 20,000 کاتژمێر ئەم 20,000 کاتژمێرە تەقسیمی 8 ساعاتیەکەین چونکەکەم بڵێن دەوام 8 ساعاتە وایە ئێمە ڕۆژانی پشوو شەمان و جومعانیشمانە هین نەکردووە بڵێن دانەناوە کە دەوام نەبێ کەواتە ئەم 20,000 کاتژمێرە تەقسیمی 8 کاتژمێری بکە لەگەڵ تەقسیمی 365 ڕۆژی بکە ئێمە بە پێی ئەو حسابی کە کردومانە یعنی 1,200,000 تەقسیمی 60 کە ئەکاتە 20,000 کاتژمێر ئەو 20,000 کاتژمێرە تەقسیمی بڵێن سەعات و ساڵەکانی ڕۆژی بکە ئەکاتە 2,500 ڕۆژ کە یەک بڵێن کاتژمێرەکە وەرە خۆ حسابی کە 2,500 ڕۆژ چەند ساڵ ئەکا وابزانم یینە دەرەوانەیە بە تقریبان 6 ساڵ و 84 مانگ 6 ساڵ و 84 ڕۆژ کە 3 مانگە ینی تقریبا 3 ساڵمانەوێ بۆ ئەوەی کە هەژماری منی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کۆتایی پێبێت ئەم منطقواڵێ ڕێزیات هاڵە ناکات بەڕێزم چۆن تۆ ئەیخێتە سەر خەتا و هینی ئەوەی کە گوایە هەرێمە ئیلتیزام ناکا بۆ مەسەلەی تەڵتینکردنەوەیە هەرێم ئەوەی کە لە سەری بووە بچوانە بێت TBI بێ ئەو بانقە نەبێت کە هینیان هەیە بڵێن لینکیان هەیە لەگەڵ بانقی مرکزی بڵێن عێراقە بۆ نمونە ئێستا TBI هاتۆتە ناو پرۆسەکەوانێ و هەر ئەمڕۆ بوو وابزانم ڕێکەوتنێکیشیان لە نێوان هەرێم و بڵێن TBI هین کردووە واژۆ کردووە یعنی ئەوەی کە لەسەر هەرێمە جێبەجێ کردووە ئەو کێشەیە بۆ موچەی هێزە ئەمنیەکانیش هەیە
ئەو کێشەیە ڕاستیەکەی ئەوەی من بەدوادا چۆنم بۆ کردبێ خۆ ڕاستیەکەی جێ خەمباریە با بڵێم لەلایەکەوە وەزارەتی بڵێن دارایی و لەگەڵ وازانم ئیدارەی مالیەیە ئەڵێ ئێمە تەدقیقمان کردووە هیچ گرفتێکی تیان نیە ماوەتەوە سەر ئەوەی کە وەزیری دارایی واژۆی بکە بۆ وەزیری دارایی واژۆی نەکردووە وەڵا سەفەری کردووە بۆ میسر ڕاستەکەی ئەمە بیانووە ێ باشە وڵاتێک ئەگەر وەزیرەکەی بچێتە دەرەوانێ معقولە وەزارەتی زل و زەبەلاح و وڵاتێکی زل و زەبەلاحگاڵێ من خاوەن سیادەم لەسەر واژۆی وەزیرە لەبەرەوەی کە بە ئیفات ڕۆشتووە بوەستێ ئەمە ڕاستیەکەی مناڵیش قەناعەتی پێناکە هەرچی تەرەفی هەرێمیشە بە پێی ئەوەی کە من بەدوادا چۆنم بۆ کردووە دووبارە ئەوەی کە لەسەر هەرێمە نردراوە بەڵام لێرە و لێ دیسانەوەڵەن چی وەڵا هەرێم چووە کۆدی ناردووە احتیمال هەیە بیدایەت کۆدی نردبێ لەبەر مەسائلی گەرخان کە حکوومەتی هەرێم بە کۆد نردوێتی بەڵێ دواتر حکوومەتی ناوەندی داوای لێ کردووە کە قایمەکان هەمووی بنێرێ بەڵێ دواتر دوتێتی بە سیدی بۆم بنێرە پاشان وتێتی لە بە پرێنتکرای بۆم بنێرە ئەمانە جۆرێکە لە کات کوشتن و چۆنەڵی فشار خستنە سەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ناتوانێ موچە دابەشکات یاخود فشاری زیاتری لە هەرێمی کوردستان بەدڵنیایەوە ڕاستیەکەی من ئەمە ڕێی شخصی خۆمە فشارهێنان و دواخستنی موچەی هێزە ئەمنیەکانمان ئەمە زۆر زۆر خەتەرناکە بۆ لەبەر ئەوەی کە هێزە ئەمنیەکان وایان لێ بێت لە خراپترین حاڵەتەکە قەت بڕواناکەم وابێت لەبەرەوەی کە ئەوانەی کە لە هێزە ئەمنیەکانن ڕڵی ئەم خاکەن هیچ کاتێک ئامادەنین لە پێناوی هیچ شتێکە خۆیان ڕادستی هیچ دەسەڵات و هینێک بکەن لایەنێک بکەن ئەمە ڕاستیەکەی بۆ دوورمەودا من ئەمە ئەخوێنمەوانێ بەس من دڵنیاشم لە ڕۆڵەکانی خۆمان کە هیچ کاتێک بۆ موچە ملکەچ نابن حکوومەتی فیدرالیش ئەو موچەی هەرنەیە من وەکو کە سوکاری بڵێن هێزە سەربازیەکانمان هێزە عەسکەریەکانمان لە ڕۆژانی سەختا و وەکو کچۆ خوشکی پێشمەرگە ئیلزامی حکوومەتی هەرێمەکەم بە قەولی بڵێن مام هۆمەر ئەگەر سواڵیشی کردو حکوومەتی هەرێم دەبێت موچەی هێزە سەربازیەکانمان دابین بکە و دڵنیاشم کە هەر هینی ئەکات دابینی ئەکات بەڵیادگەرخان ماوەی بەرنامەکەمان بەداخەوە بەرەو کۆتایی ڕوا دوو پرسی زۆر گرنگ ماوە کە پێم خۆشە باسیکەم لەگەڵ بەڕێزە سەرەتا باسی دامەزراندنی مامۆستا وانەبێژان مامۆستایانی وانەبێژ لە پرۆژەیاسای بودجێ عێراقەوە بزانم پێم وایە بێشتێکی وایتیان نیە ئایا حکوومەتی عێراق یاخود حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت چی بکە بۆ ئەوەی وانەبێژان دابمەزرێنرێن پێم وابێ تقریبا نزیکەی 543 وانەبێژ لە هەرێمی کوردستاندا هەیە پێم وابێ ببوورە لە 35543 کەس وانەبێژ لە هەرێمی کوردستانە کۆی بودجێ پێویست بۆ دامەزراندنی ئەم وانەبێژانە نزیکەی 13 ملیار و 700 میلیۆن دینارەکە حکوومەتی یعنی وانەبێژ لە ساڵی 2024 هیچ چاوەڕوان نەبێت کە دابمەزرێت ڕاستیەکەی سەیریکە یەکێک لەوە ڕێکەوتن بدایت ئاماژەوان بە ڕێکەوتنێکی سیاسیدا بۆ ڕەتکردنی بڵێنە خشتەکانی بودجێ گشتی عێراق لەسەر مەسەلەی ئەو گرێبەستەکان و لەگەڵ ئەو ماوانە بێژەکانە وەعەتیراوە بە هەردوو وەزیری کورد چێ وەزیری داد و هەم وەزیری ئامار و بڵێنە ئیسکان کە ئەمانە لەم هینەیە لەم کەلێندەری بڵێن ساڵانەی میزانیەیە هین بکرێن ئەوەی کە گرێبەستە سابت بڵێن بکرێ ئەگەر بە پێی ئەو موچەیە کە ئێستا بڵێن وەکو گرێبەست وەری ئەگرێ کێشە نابێت بۆ گرێبەستەکان هەرچی وانە بێژەکانیشە الحاحیان لەسەر ئەوە کردوێتەوانێ لەسەر ئەو وعدە کە لە ئیتیفاقە سیاسیەکە کراوە لەگەڵ کوردا و لەگەڵ ئەو دوو وەزیرە پەیمانیانە پێیراوە کە هین بکرێن یادگارخان مەسەلەی گەرمی جوتیارانی هەرێمی کوردستان ئەوش بابەتێکی زۆر گەرمە پێماوە پەیوەندی بە لیژنەکەی بە ڕێزیشتەوە نییە بەڵام ئەوەندەی کە ئاگاداربی بتوانی وەڵام بیتەوە سواس دەکەم حکوومەتی عێراق 700,000 تۆن گەرم لە جوتیارانی هەرێمی کوردستان وەرەگرێت ئایا
لە کاتێکا لە ناوڕاست و باشووری عێراق هەموو گەرمی جوتیارانی هەرێمی کوردستان وەرەگرێت ئەمەش دیسان جۆرێک لە قاڵبدانی هەرێمی کوردستان نییە بۆ ئەوەی کە زیاتر بژانەوە بەخۆیەوە نەبینێ کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان پێش نەکەوێت ئێوە کۆندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق چیتان کردووە چۆن ئەتوانن باوەڕ بە حکوومەتی عێراق بکەن کە پێویستەکە وەکو سەرجەم عێراق بڕی گەنم لە هەرێمی کوردستانیشە لە جوتیارانی هەرێمی کوردستان هەمووی وەربگیرێت یاخود هەوڵەکانتان چی بووە لە ڕابردوودا ئەگەر ڕوونیکەیتەوە بۆ جوتیاران بۆ ئەوەی ئاگاداری ئەو هەوڵانە بنکەیەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوتانە بەڵێ خۆڕاستەکە ڕۆکو بەڕێز ئاماژێت پێیان من ئەندامی لیژنەی یاسایی بەڵام بە حکمیەوەی کە من وەکو تاکە نوێنەر لە شاری سلێمانی و لەم دەڤەرەیە لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان نوێنەرایەتی سلێمانی ئەەکەم بۆی کە تاکە باڵم دەردی هیناڵێ ئەبێ ئاگاداری هەموو ئەو بابەتانە بم کە پەیوەستە بە هەموو هینەکانی تر بڵێن لایەنەکانی ترەوە بوارەکانی ترەوەی چێک لەوانە بەدڵنیایە بەتابەتی ساڵی یەکەم و دووەمی بڵێن ئەمە خولی پێنجە زۆر نزیکتر من هینم ئەکرد ئاگادار و متابعی مەلەفی بڵێن جوتیارانمانە ئەگەر بە خۆشبەختانە ئەتوانم بڵێم کە منیش پشکم هەبووە ئیسیسمارم لەسەری کردووە بۆ پێدانەوەی پارەی گەنمی جوتیاران کە لە ساڵی 2014 نەئیرا و هەروەها بە کۆی هەموو ئەندامانی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانەوانێ بە ڕێکەوتنی سیاسی و بە هاتوو چۆی وەفدی هەرێم و هەروەها خودی بەڕێز دکتۆر شاخەوانۆک و جەگری سەرۆکی پەرلەمان ئێمە هەموو جوهدمان ڕاستەکەی خستەگەڕ بۆ ئەوەی کە ئەو پارەی کە لای حکوومەتی فیدراڵە پارەی گەنمی جوتیارەکانە بیرێتەوانێ و خۆشحاڵم کە بڵێن منیش دەسم تێدا هەبوو و هەروەها پەیوەندی نزیکیشم هەبوو لەگەڵ جوتیارەکانی بەتایبەتی ناوچەی بڵێن شارە زور و ئەوانە ئەوەی کە پەیوەندی هەیە بەسەر پارەی یا وەرگرتنی گەنمی جوتیارانەوانێ هێندەی کە من ئاگادار بم وەزارەتی کشتتوکاڵ وەزیری کشتتوکاڵی هەرێم کە سەر بە حیزبەکەی من نییە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە ناوەکەیم لە بیرچوانە بێگەرت خان بێگەرت تاڵەبانی ئەم ئاماژەی بەوەدا کە لە هەوڵ و کۆششدان لە بری خۆی لە پێش ڕاستەکەی پێ بە هەوڵ و کۆششی وەفدەکان و وەزارەتی کشتتوکاڵ و ئێمە وەکو نوێنەرانی هەرێم لە بەغایە توانیمان ئەو 500,000 تەنە زیاد بکەین بکەینە 700 بەڵام بە حکمیەوەی کە ئەم ساڵ شکر وەرزی باران وەرزێکی باش بوو سوپاس بۆخوا ڕێژەی بەرهەمێنانی گەنممان زیادی کردووە بۆیە هەوڵماندا ڕاستیەکەی لەو حوسەوە بگەینە هیچ نەبێ ملیۆنێک و 200 بەڵام هەر بۆ تێبینی و بڵێنە پرسیارەکەی بەڕێزە ڕاستیەکەی ئەوەی کە ئێمە گوێمان لێ ئەبوو لەم ساڵانی ڕابردووە سەبارەت بڵێن بە بەرهەمی کشتتوکاڵی بە شێوەیەکی گشتی لە هەرێمەوانێک کە هەناردەی هین بکرێت ناوەڕاست و باشۆر بکرێت ئەوان ئەیان و بۆ پارێزگاریکردن لە بازاڕی ناوخۆ بەڵام بێگومان بە حکمیەوەی کە ئێمە کێشەمان هەیە لەگەڵ هەنێک لایەنی عێراقیە کە اعتراف بڵێن بە فیدراڵیەت ناکەن و لە چارچەوەی فیدراڵیە نایەن و ناچن بیر ناکەنەوانێ ئەمەش دیسانەوانەیە بۆتە کارتێک بۆ دژایەتیکردن و بۆ لاوازکردنی هەرێم ببوورە کاتی بەرنامەکەم زۆر بەرەوکۆتاییە زۆر بە کورتی وەڵام بیتەوە مەسەلەی شایستەی دارایی جوتیاران مەترسی لەسەرە وەکو بودجە یاخود زامن کراوە لە یاسای بودجەدا بۆی ئەو گەنمە کە لە جوتیاران وەرەگرێ ڕاستەخۆ پارەکەیان تەسلیم کرد ئەوە هین کراوە ڕاستەکەی ئەوە چۆنەڵی تەسبیت کراوە چکم ئەو مەبلەغەی کە بڵێن دانراوە خراوەتە وابزانم ئەخرێتە بە زۆترین کات ئەخرێتە سەر بانقەکانی هەرێم بۆ هەر ئەمڕۆ یا دوێنێ بوو دەستکرا بە ناونووسینی ئەو جوتیارانەی کە بڵێن قەیدن با بڵێن هینیان هەیە کۆدیان هەیە کە ئەمانە زەوی کشتتوکاڵین کە ئەمانە بەرهەمهێنەری
گەن من و منطقە کانیشان ڕاستیەکەی هین کراوە دیاری کراوە چاڕوانی ئەوە ناکەین کە دواب بکەوێت مای بەرنامەکە تەواو بووە بەداوای لێبوردنەوە ئەگەر شتێکت ما بێ ئاماژەی پێ پێما بێ باس لە کاری لیژنەکان کرد لە ئەنجومەی هونەرانی عێراق تۆ تەنها ئەندامی لە پارێزگای سلێمانی کە نوێنەری خەڵکی سلێمانی نوێنەری هاوڵاتیانی شاری سلێمانی لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر شتێکت ما بێ ئاماژەی پێ بێ سوپاس دەکەین ئەگەر ناکاتی بەرنامەکەمان وڵاتە ئەوەیە لەوانەیە یعنی تۆزێک هین بێت چۆن دەڵێن نەک ماندوو بوون بەڵام کاتێکی زۆرم ئەوێت بۆیە منەچەند لە لیژنەی یاسایم ڕاستەکەی دەبێت ئاگام لە فەرمان بەران بێت بە تایبەتی ئەو فەرمان بەرانی کە موچیان لەسەر حکوومەتی ئیتیحادیە مؤسسە بڵێن ئیتیحادیەکان کە بوونیان هەیە ئەو مەسەلەی بڵێن جوتیارانمانە مەسەلەی بڵێن کۆمیسیۆنە و بە عامیش هەموو ئەو ئیستیحقاقاتە سیاسیە دارایانەی بڵێن هەرێمە بە تاقیدەنا ئەبێ ینی چۆن دەڵێ وەکو ئەختەبوت پەلپیکێشن بۆ هەموو ئەو هینانە هیواستا بۆ خوازین سپاس بۆی لە بەرنامە پرسی هەفتە لەگەڵمان بوویت زۆر سپاس بینەران و بیسەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ